سڵاوتان لێبیتن خوشکان و برایانم. یەکەم پرسیار wie verhalten Sie sich in dieser Situation richtig؟ ئایا لەو حاڵەتەیدا تەماشای ئەو وێنەی بکەن ئەمە چۆن بە شێوازێکی گونجاو هەڵسوکەوت دەکەین. دیقەت بدەن چمان هەیە لێرە، کەسێکمان هەیە لەزگێکی زەردی لەسەر شانیەتی، سێ نقطەی ڕەشی هەیە، حتمەن ئەوە ینی ئاماژەی بۆ شتێک. ئۆکەی عینەکەکی ڕەش لە چاو. یەڵا بابزانی یەکەم Ich signalisiere der Person durch Betätigen der Lichthupe, dass ich warte. ئەمن ئاماژە بەو کەسەی دەدەم بەچێ بە فولایەتی پێی دەڵێم کەوا ئەمن دەوەستم. ئایا ئینسان بە فولایەتی ئاماژە بە کەسێکی نابینا دەدات؟ ئەوە یەکەم. دووەم Ich halte an und lasse die Person die Straße überqueren. ئەمن دەوەستم و هەروەها لەو کەسەی دەگەڕم کە لە جادەکەی بپەڕتەوە. سێمیشان Ich fahre mit ausreichendem Abstand links an der Person vorbei. واتە ئەمێن بە دەستە چەپەوە ئەلێرە مەسافەیەکی زۆری دەدەمێ و لی تێپەڕ دەبم. ئایا ئەو شتەش دەکەن؟ کەواتە دەستان خۆش بیتن، هەمووتان دەنووسن نەخێر وەڵامی دووەم دەکەین. وەڵامی دووەم وەڵامە ڕاستەکەیە. لایکی ڕامەگرن، سپاسان دەکەم و تا بشتوانن شەیری لێ بدەن بۆ خوشک برانە بنێرن کەوا لە دەوروبەری خۆتان کە مەشاکیلیان لەگەر ئەو پرسیارە ئاسانانە هەیە. ئینشاءڵڵا ئاسان دەبی بۆ هەموو لایەکی. Welches Verhalten ist richtig؟ لێرەدا کامە هەڵسوکەوت ڕاستە؟ چمان هەیە؟ ئەو هێمای هاتووێمان هەیە. Wir haben dieses Verkehrszeichen bezeichnet uns ein Vorfahrtgewinn. باشە لێرەدا ئاماژە بەوەی دەکاتن پێمان دەرێت کەوا ئەو لەویەتی بەچێ بدەین لەو چوارڕێیانەی بەدەست ڕاست و بەدەستە چێ خۆمان بدەین. بەرامبەرمان ئاگدار بن. ئەمە لێرە ئەو هێمایەمان هەیە، بەرامبەریشمان هەمان هێمای هەیە. سپاس کاکارێم. چۆن دەزانین؟ دیقەت بدەن. چم لێ کرد. دیقەت بدەن ئەوەتە سێگۆشەکە ڕووی لە خوارێ کەواتە ئەمن و بەرامبەر هەمان هێمامان هەیە. دەستە ڕاست و دەستە چەپمان ئەو لەویەتیان هەیە. ئەوەش چۆن دەزانین؟ دیقەت بدەن ئەوە پشتی علامەتە زەردەکەیە. ئۆکەی ئەو چوار گۆشەیە پشتی و علامەتە زەردەیە. یەڵا کەواتە لێرەدا چۆن هەڵسوکەوت دەکەین؟ Ich muss die Straßenbahn durchfahren lassen. ئەمن دەبێت ڕێگا بە Straßenbahnەکەی بدەم بێت تێپەڕ بیت. دووەم Ich muss den PKW durchfahren lassen. ئەمن دەبێت PKW بەرامبەر خۆم ئیزم بدەم بڕوات. سێمیشان die Straßenbahn muss mich vorher abbiegen lassen. Straßenbahnەکە پێشوەختە دەبێت چ بکات؟ ئیزنی من بدات بڕۆم. کەواتە ئێستا لە کۆمنت بۆم بنووسن. ئێستا تەماشای کۆمنتەکانتان دەکەم بزانین کامەی ڕاستە. یەکەم و دووەم یەکەم بەس یەک Ich muss die Straßenbahn durchfahren lassen. باشە ئەوەی دەرێن بەس یەک ئەدی بۆی دووی لەگەڵ نییە. ئەمە لەو حاڵەتەی جەماعەت دوو شتمان هەیە. Wir müssen hier Vorfahrt gewähren und Vorrang auch gewähren. باشە هەم ئەولەویەتی دەدەین لێرەدا و هەم دەبێت مافیش بە کەسێکی کە بدەین. ئەولەویەتی بەچێ دەدەین؟ ئەولەویەتی بە Straßenbahn دەدەین، دەستە ڕاستی خۆمان. ئۆکەی تەواوە ئەو هێما زەردەکەی هەیە و دەبێت بڕوات. دواتر چێ دەمێنتەوە؟ ئەمن و ئۆتۆمبیلی بەرامبەرمان کەو لە بەرامبەر کەوی دەخینیتن. لێرەدا چێ دەڕواتن؟ چێ ئاوازەکەی خۆشترە؟ تەبەن سیارەی بەرامبەر. Wer links abbiegt ist wartepflichtig oder muss den Gegenverkehr Vorfahrt gewähren. کەسێک کەوا بۆ دەستە چەپی خۆی پێچ بکاتەوە دەبێت ئەولەویەت عەفوەن ماف بە بەرامبەرەکەی بدات. کەواتە ئەمە ماف بە سیارە سەوزەکەش دەدەین. لێرەدا بۆیە Ich muss die Straßenbahn durchfahren lassen auf jeden Fall و هەروەها Ich muss den PKW durchfahren lassen ئەوەشیان auf jeden Fall. تەواو ئەوە وەڵامە ڕاستەکە دەرچوو. دەستان خۆش جەماعەت با بڕوات لایکی شاشە بکەن. سپاسان دەکەم. پرسیاری دواتر mit welchem Gefahren müssen Sie rechnen؟ تەمەشاکەن چەند منداڵێک لەسەر سنووری جادەی تۆپانێ دەکەن کەواتە ئێستا ئەمن حیساب بۆ چه حاڵەتێکی مەترسی دەکەم لێرەدا. ئۆکەی بۆ چه حاڵەتێک کامە مەترسی دەبێت حیسابی بۆ بکەم؟ یەکەم alle Kinder warten auf dem Gehweg.
هەموو منداڵەکان لەسەر گێڤێکی ڕادەوەسن. گێڤێک کوێیە؟ سەر شۆسەکەی جەماعەت پشت ڕەسیفەکەی گێڤێک دەکاتن. ئایا منداڵەکان لێرە ڕادەوەسن؟ ئەگەر لەوێ ڕاوەستان حاڵەتەکە مەترسیدارە. دووەم ئاینسلنەکینەکیان ڤیدەئوم. منداڵ دوایەوەی کە جادەیان بەجێهێشت دەکرێت دووبارە بگەڕێتەوە سەر جادەی. سێمیشیان دەڵێتە دی کیندە فێلاسن دی فابان نیشت ڕێشچایتێک، واتە منداڵەکان لە کاتی خۆیدا جادەکەی چۆڵ ناکەن. لەو سێ وەڵامەی کامەتان پێڕاستە؟ لەو سێ وەڵامەی کامەتان پێڕاستە؟ دووەم و سێم دەرێن. دووەم و سێم ئەمیش دووەم سێمی هەڵدەبژێرم. دەستان خۆش. ئۆکەی، دەستان خۆش. بچینە سەر پرسیاری دواتر. دەڵێت an dieser Ampel mit Grundpfeilschild möchten Sie jetzt nach rechts abbiegen. لەو ترافیکەی چمان هەیە؟ Grundpfeilschild. Grundpfeilschild چیە؟ ئەو سەهمە سەوزەیە لە تەنیشت ترافیکی هەمانە کە بۆ دەسەڕاست پێچ دەکاتەوە. لەو ترافیکەی لەو حاڵەتەی ئێستا ئەمە ئەو سەهمە سەوزەمانەیە، کەواتە دەڵێتێ wie verhalten Sie sich richtig. چۆن بە شێوازێکی گونجاو ئێستا ئەمە هەڵس و کەوت دەکەین جەماعەت. کەواتە لەگەرم بن. یەکەم، ich schließe eine Behinderung andere Verkehrsteilnehmer aus. واتە چێ؟ واتە لێرەدا لە کاتی پێچکردنەوە ئەمن بەو مانای نابێت ڕێگری لە کەسانی تر بکەم. دیقەت بدەن، ئەگەر بێت و ئەمە ترافیکمان بە شێوازێکی ئاسایی هات ترافیک لە بۆ ئەو دوو سایدەی سۆر بیتن، کەواتە لە شوێنیشکە دەبی سەوز هەبیت. وایە؟ کەواتە ئاگدار بن ئایا ینی بە شێوازێک ئەوە ڕاستە کە دەڵێ بە شێوازێک دەبی پێچ بکەمەوە کە ڕێگری لە هات چۆینەکەم. دووەمیشان ich biege ohne anzuhalten mit Schrittgeschwindigkeit ab. ئەمن بە خێرایی پێشنیار کرا و بێ ئەوەی کەوا بوەستم پێچ دەکەمەوە. ئایا ئەوەش دەکەن؟ سێمیشان ich halte zunächst an der Haltlinie an. ئەمن وەکو یەکەم شت لە هالت لینیەی ڕادەوەستم. کەواتە ئەو سێ وەڵامان بدەنێ بزانم لەو سێ وەڵامی کامە ڕاستە. ئێستا هەندێک شەرحیاتی تایبەتان بۆ دەکەم. یەڵە کامێ ڕاستە؟ یەکەم و سێیەم. کاکەنەوە باو یەکەم و سێیەم. چیتر؟ ئای خوشکە دوعار یەکەم و سێیەم. ابتسم زەردەخەنەی بکە یەکەم و سێیەم. بەس خوشکە سۆزەری یەکەم و دووەم. ich biege ohne anzuhalten mit Schrittgeschwindigkeit ab. schwierig وانە؟ دەستان خۆش جەماعەت. لێرەدا یەکەم و سێمی ڕاستە. تەمەشا بکەن لەو حاڵەتەی ئەمە سەهمەکمان هەیە لە تەنیشت ترافیکەکی سۆر کەوا بۆ دەسەڕاستی خۆمان پێچ دەکاتەوە. ئەوانەی کەوا لێرە دەسەڕاست دێن، ئەوانەی کەوا لێرە بۆ دەسەڕاست دەیانەوێت پێچ بکەنەوە، پێشوەختە دەبێت بوەستن. چ حاڵەتەکە چۆنە؟ مەحاوەلە بکەن. بۆ نمونە حاڵەتەشی وابینە پێشە خۆتان لە چوارڕیانەشی وەلەو لێرە شتۆپشیلمان هەیە. باشە هەر معاملە یاخود تەحاملی ئەوەی لەگەر بکەن کە شتۆپشیل لەکت هەبیتن. چۆنە؟ شتۆپشیل پێشوەختە دەبێت بوەستین. Es müssen alle Räder zum Stehen kommen. هەموو تایەکان کاکەزانە سپاس. هەموو تایەکان دەبێت بۆ بێنە سەر حاڵەتی وەستان. تایەکان بێنە سەر حاڵەتی وەستان. ئەوجا بێئۆباختن دەکەی تێدەگەی ئەوجا دەڕۆی. کەواتە لێرەش وە دەکەین ئەمە ڕادەوەسین پێشوەختە. و wir schließen eine Behinderung von anderen Verkehrsteilnehmer auf. زۆر سپاس براجیان. چ دەکەین؟ لێرەدا نابێت ڕێگری بکەین لە کەسانی ترکەوا دێن دەڕۆنە ئەو فەرعی ئەوجا دەڕۆین. باشە دەستان خۆش. کەواتە لێرەدا ئەوەشمان زانی. چین سەر پرسیاری دواتر. کاکە محەممەد دەرێ ئەگەر لە گرۆپی سوور بدەی غرامەی چەندە؟ کاکە گیان با دەرسەکە ڕابۆسی دوای دەرسەکەی جواب دەدەمەوە. باشە دەبی تەمەشا بکەن چکە دقیق نازانم حاڵەتەکە. باشە براکەم. پرسیاری دواتر. ئاسان نابیتن بەس ئیشاڵڵا ڕسمیان نەگرتی. جەماعەت ئەوە یەکێکە لە پرسیارە نوێەکان. ئەوە یەکێکە لە پرسیارە نوێەکانی ئەو ساڵ. تەمەشا بکەن ئەو ئۆتۆمبیلە
زیگزاچی دەکات زفت و فورتی دەکات کوردی خۆمان دەستخۆش ئەو مامۆستا بەڕێزت جوابی داوە بۆ ئەو برا بەڕێزەمان دەرێ تەمەشای بوزگل کەتەلۆچی بکە لە ژێر ناونیشانی غۆت لیش لە ئینتەرنێتی تەواو دەستخۆش بی ئوستا زۆر سپاس دەکەم جارێککە تەمەشا دەکەینەوە چکە پرسیارێکی نوێ تەمەشا بکەن جەماعەت ئەوە یەکەکە لە پرسیارە نوێەکان ئەو ئۆتۆمبیلە جفت و فورتیتی ها لە سایدی دەردەچیتن کابرا خەوی دێت کابرا سەرخۆشە مهم ئەمە چ دەکەین لێرەدا Zur Aufgabenstellung. Wie verhalten Sie sich jetzt richtig? ئێستا لەو حاڵتەی کە ئەو شۆفێرەمان دیت ئەو هادەکات و لە پێشمان دەڕواتن چۆن هەڵس و کەوت دەکەین یەکەم Ich fahre mit erhöhter Aufmerksamkeit weiter. ئەمن بە سەرنجەکی زۆرەوە بەردەوام دەبم لە لێ خوڕین ئۆکەی سەرنجەکی زۆرەوە بەردەوام دەبم لە ڕێ خوڕین دووەم Ich überhole den vorausfahrenden PKW mit großem Seitenabstand ئەو ئۆتۆمبیلی لە پێشە خۆمە بە مەسافەیەکی زۆرەوە بە پێشی دەکەومەوە ئایا ئەوەی دەکەیت سێمیان Ich vergrößere den Abstand zum vorausfahrenden PKW واتە چێ مەودای بینی خۆم و ئۆتۆمبیلی پێشە خۆم مەودای سەلامەتی کە دەکاتن چ دەکەم گەورەتری دەکەم زیاتر خۆمی لێ دوو دەکەمەوە ئایا لەو سێ وەڵامی کامی ڕاستە لەو سێ وەڵامەی کامی ڕاستە کاکە نۆباو دەرە یەکەم و سێم سۆز یەکەم و سێم خوشکە نیشتە یەکەم و سێم بە سێم بەتەنێ نابیتن باشە بە سێم بەتەنێ نابێ ڕاستە خۆمان لێ دوو دەکەینەوە بەڵام هەر بە سەرنجەشەوە لە دوای دەڕۆین کەواتە یەکەم و سێم جەماعەت یەکەم و سێم لێرەدا تەواوە باشە ئەوە یەکەکە لە پرسیارە نوێەکان کەوا تازە داخل کرا پرسیاری دواتر Welches Verhalten ist richtig? کامە هەڵس و کەوت لێرەدا تەواوە یاخود گونجاوە دیقەت بدەن جەماعەت سپاسان دەکەم لایکی شاشە بکەن بۆی خوشک و برای زیاتر داخلی لایڤەکەمان بیتن سوودی لێ ببینن ئێستا پێم برێن واز لە خوێندنەوەی پرسیارەکە بینن وەڵامەکان ئێستا دەزانین پرسیارەکە ئەوێ پێمان دەرێتن لێرە چۆن هەڵسکەوت دەکەین پێم برێن چێ یەکەم کەس دەڕواتن لێرە دامە چ دەکەین یاڵا چێ بوو نووسی ئەنۆنیم دەرێ Ich muss vor Fahrt gewesen سۆش پێشان سەوزەکە بگەونە بیکاوی دان ئیش دەن ئێلکاوی ئەوە ڕاست بۆ چەپتان جێبەجێ کردی ئەنگۆ دەمات شتەشیتکە هەیە کە گرنگە لێرەدا ئەویش ئەوانە دەسە ڕاست و دەسە چەپی من ئەولەویەتیان هەیە لەسەر ڕێگە ئەولەویەتن باشە ئەوە تاهاکوە ئەوەتە لەسەر ڕێگە ئەولەویەتینە بەهەرحاڵ لێرەدا ئەمن دەبێت ئەولەویەتی بە هەردووشیان بدەم ئەولەویەتی بە هەردووشیان دەدەم جا ئەوە بۆ خۆی پێزەکاتەوە بۆ دەسە ڕاستی خۆی عیلاقەی بۆی دانی ئەوە ڕاست ڕاستەوە ئەوەش پێزەکاتەوە بۆ دەسە ڕاستی خۆی ئۆکەی عیلاقیان بە یەکتریدا نییە Ich muss den gelben LKW durchfahren lassen. ئەمن تەبعاً دەبێت LKW سەوزەکەی ئیزم دەم گورەوە دەرێ زەردەکە عەفوەن LKW زەردەکە باشە Ich muss den grünen PKW abbiegen lassen و سەوزەکەش سیارە سەوزەکەش ئیزم دەدەم Der gelbe LKW muss mich durchfahren lassen. ئەرێ سیارە زەردەکە LKW زەردەکە بۆ دەبێت ئیزنی من بداتن کەواتە نەخێر بۆیە لێرەدا جەماعەت یەکەم و دووەمی ڕاستە ئۆکەی یەکەم و دووەمی ڕاستە سپاس بۆ ئەو خوشکبرانەی کە لایڤەکەی شەیر دەکەن کاکە شاهۆ سپاس یاخود ئەوانەی کەوا شەیری لایڤەکەیان کردێ سپاسان دەکەم دەستان خۆش بیت کاکە دۆسکی خۆدێ هەمە دەمان نییە باشە ئێستا هەفتەی داهاتوو ئێوارانم لە ئیشێ ئەو دا سبەینان ئینشاءڵڵا دانی سبەینەکەی لایڤی دەکەمەوە ئۆکەی جەماعەت دانی سبەینەکەی لایڤەکەی دەکەمەوە بچینە سەر پرسیاری دواتر Welches Verhalten ist richtig? کامە هەڵس و کەوت ڕاستە ئەوەش پرسیارێکی تری نوێیە کە تازە داخل کرایە
سڵاو کاکە خالید. پرسیارەشی نوێیە کە تازە داخیل کرایە. کامە هەڵس و کەوت لێرەدا ڕاستە؟ پێم بڵێن چێ لە پێش چێ دەڕواتن؟ Was vom Verkehrssituation haben wir hier? Wie nennt sich die Straße, die Kreuzung? بقرآن بۆ نابێ مامۆستای سایقی ئینشاڵڵا بابزانین خوا گەورەیە خوا کەریمە ئینشاڵڵا ئەوڵمدایە بەس هەندێک شت هەیە هەندێک ڕێو شوێنێ هەندێک حاڵەت هەیە ڕێگری هەیە کە ناتوانم زارێ یەکسەر ئۆکەی کەواتە سنوور محەممەد دەرێ سوورەکە یەکەم دوعا دەرێ سوورەکە چیتر سوور سپی دوای ئێمە سپیەکە بۆ لە پێشەمە بڕواتن Ich muss rote Pkw durchfahren lassen, dann ich fahre. Okay, das ist frisch. Sur Speedway. Zamat. So, Basita. Lechuena. Wir befinden uns auf einer abknickende Vorfahrstraße. Regaci Aulawiyat. Kapeda kutte abknickende Vorfahrstraße. Lehre la das Rasi ma pez zakatawa bo arase Baramberman. Abknickende Vorfahrstraße, ڕێگایەکی ئەولەویەتە کە پێ زەکاتەوە یان بۆ دەست ڕاست یان بۆ دەستە چەپ کەواتە لێرەدا هیچ گومانی تێدا نییە کەوا سیارە سوورەکە دەڕوات لە پێش هەردووکمان ئۆکەی ئەمن و سیارە سپیەکە هەردووکمان لەسەر یەک حاڵەتینە هەردووکمان هێڵە ڕەشە باریکەکەینە کەواتە لێرەدا هێڵە ڕەشە باریکەکان چێدەسە ڕاستە ئەو دەڕوات کەواتە چێ دەڕواتن لە من و لە سیارە سپیەکەی تەبعەن ئەمن دەڕۆم ئەوە چێ نازیح بووە نەخشە لە ئەوەی نازیح بۆ یا ڕەبی خوای گەورە پیرۆزی بکاتن و نەخشە لە خوشک و برای دیکەش بیتن یەڵا Ich muss den roten Pkw durchfahren lassen. Das ist auf jeden Fall. Ich muss den Transporter durchfahren lassen. Transporter izin dadei? Gut, man nachher. Und ja, kawata, ich muss an der Haltlinie anhalten. لو كاتي كوا أمن لسر هي لسبيكي رادوسم سدكم لو حالتي سعر سورة إذن دادم بوي ليرة داد زماعت يكمو سيم راست وايا دستان خوش يكمو سيم ليرة دا راست اوكي تين سر برسياري دواتر فيديو يكمان بوهات ئەو خوشکە بەڕێزە دەرێ مانجی دوو بۆ هاتمە لایڤەکە و ئیمتحانم هەبوو دەرنەچوم ئێستا دەرچووی کاکە خالی دوای چەند ئیجازە عێراقی قبول دەکرێتن ئەوە وەچی گۆتەنی دەگەڕێتەوە سەر بیهۆردە لە بۆ بیهۆردە فەرقی هەیە فوغەشاین شتێلە لە بۆ فوغەشاین شتێلە فەرقی هەیە حاڵەت لە بۆ حاڵەت فەرقی هەیە نەفەر هەبووە 7 مانگ چاوەڕێی کردێن نەفەر هەبووە کابرا سوێندی خوا دێگوتیتی بەخوای کاکا من مانگەچی نەخایەندێ لە بۆم هاتیتەوە باشە بە پێ ئەو خەڵکەی کە باسی دەکەن یەڵا تەمەشا بکەینەوە لێرەدا جەماعەت ترافیک سوورە وایە تەمەشا ئەو ماتۆڕەکەی بکەن ئەو ماتۆڕە لێتە ناوبەینیمە و ئەو کابرایش ماشەڵڵای لێبیتن زۆر بێئیشە بە سەبری دەڕواتن دیقەت بدەنەوە ئەو کابرایش زۆر لەسەر خۆ دەڕواتن حەزان کاپستەوە ماڵێ سڵاو کاچی کاکە وەڵا زۆر لە توی سپادەم دیت زۆر سپاس دەستخۆش کاکە هێرمان عەزیزی ڕێزاری براکەم ئەمەش هەر دەمانەوێ ئینشاءڵڵا ئەو خوشک برانە سوودمان لێ ببینن چاوەکەمی ڕێزاری برام Worauf müssen Sie beim Umschalten der Ampel auf Grün achten? Trafik سوربو هاتينا پیش ترافیکەکەی ئێستا زەردە حتما لە دوای زەردی چی لێ دێ دەبتەوە سەوز کەواتە ئێستا کە ترافیک بوو بە سەوز ئەمە دەبێت ئاگداری چ بین ڤیدیۆکەتان دیت یەکەم دەری auf den Fußgänger کەسە پیادەکە ئاگداری وی دەبین دووەم auf den Gegenverkehr ئاگداری کەسی بەرامبەر دەبین عفوان Gegenverkehr ئۆتۆمبیلی بەرامبەر
سێمیشان auf das Motorrad ئایا لێرەدا گێگنفێکێت هەیە ئۆتۆمبیلی بەرامبەرت هەیە سپاس کاکەنەوە باو یاخود ماتۆڕەکە ئاگداری ماتۆڕەکەی دەبین دیقەت بدەنەوە پێ دەکەمەوە تەمەشا بکەن لەو سێ وەڵامانی کە باسم کرد خسمە بەردەست کامەی ڕاستن ماتۆڕەکە بە چەندە داهات ئەو کابرایش دەکە سەبر دەڕوە کەواتە وەڵامەکان یەکەم و سێیە حتمما یەکەم و سێمە باشە دەستان خۆش جەماعەت لایکی شاشە بکەن سپاسان دەکەم لایکی شاشە بکەن ئەکتیڤی پەیجەکەی بەرز بکەنەوە گەلێک سپاسان دەکەم پرسیاری دواتر Sie haben sich irrtümlich links eingeordnet. لێرەدا irrtümlich بەو حاڵەتە چۆن بڵێ بەهەڵە چوویە سەر دەستە möchten aber nach rechts abbiegen کەچی دەتەوێت بۆ دەسەڕاستی خۆت پێچ بکەیتەوە wie verhalten Sie sich richtig ئایا چۆن لێرەدا بە شێوازێکی گونجاو هەڵسکۆت دەکەین also wir haben uns hier irrtümlich links eingeordnet obwohl wir nach rechts abbiegen möchten سپاس کاکە دانەر بە خێراتی براکە لێرەدا بەهەڵە هاتینە سەرسایدی دەستە چەپ کەچی دەمانێت بۆ دەسەڕاستی خۆمان پێچ بکەینەوە چ دەکەین لەو حاڵەتەی یەکەم Ich fahre geradeaus weiter oder biege links ab. ئەمن پێچ دەکەمەوە عفوا ich fahre geradeaus ئەمن ڕاست و ڕاستەڕۆم یاخود biege links ab پێچ دەکەمەوە بۆ دەستە چەپ لەو حاڵەتەی یان ڕاست و ڕاستەڕۆم یان پێچ دەکەمەوە بۆ دەستە چەپ دووەم Ich fahre geradeaus weiter und biege im Kreuzungsbereich rechts ab. واتە ڕاست و ڕاستەڕۆم کە گەیشتمە ناوەڕاستی چوارانەکەی ئەو جەها حیلە شەرعیەکی کوردواری خۆمان دەنێ حیلەی شەرعی کرد کابرا ئەرێکان ئەجا خۆی تێبتەقینی دەربچیتن بۆ دەستە ڕاست بڕاتن ئایا ئەوەی دەکەی سێمیشان ich wechsle vorsichtig in den rechten Fahrstreifen بە وریاییەوە سایدی خۆم دەگۆڕم بۆ دەستە ڕاستی خۆم دەڕۆم ئایا لەو سێ وەڵامانە دەستان خۆش زۆرینەی وەڵامەکانتان وەڵامی یەکەمە حتمما لێرەدا تازە هاتینە بۆ دەستە چەپ یاخود ڕاست و ڕاستەڕۆین یەک لەو دوو سایدی هەڵدەبژێرین ئەوجا ئاڕاستی خۆمان کاتێککە دەبینینەوە بۆیە لێرەدا بەس وەڵامی یەکەم ڕاستە پرسیاری دواتر ڤیدیۆیەکمان هەیە تەمەشای ڤیدیۆکەی بکەن جەماعەت تەمەشای ڤیدیۆکەی بکەن شتێک لەسەر جادێک کەتیە وایە دووبارە فیلم شتارتن شتێک لەسەر جادەی کەتی وایە دیقەت بدەن ئەوە دەرەوەی شارە لانشت قاسەیە وارووا خێرایشت 80 کیلۆمەترە دێپەر دەبین پێچ دەکەینەوە یەکسەر چیا شتێکمان دیت لەسەر جادەی نە ئەوە نوێ نییە ئەوە نوێ نییە ئەو پرسیارەمان هەبووە Wie müssen Sie sich in dieser Situation verhalten کەواتە لەو حاڵەتەیدا ئەو پرسیارەمان هەبووە جەماعەت لە پار مانجی دەوە ئەوە کرایە ینی ئەو پرسیارم هەبووە لە ناو کتابەکەی خۆم ئەو پرسیارم هەبووە کە دەرسم شەرحکردێ بۆ تەڵەبەکان ئیمۆکا کۆرسی ئۆنلاین کەی هەیە زەحمەت کتابم بەردەست بکە ئینشەڵا ئیعلان دەکەم بەس دەبی ناوی بنووسن چووکە نزیکەی 10 کەسێک چاوەڕێیە من سەرەتا ئەوانە دێن داخلی کۆرسەکان دەکەم ئەوجا ناوەکانی کە ئێستا دێن باشە Ich weiche nach links aus خۆم لا دەدەم بۆ دەستە چەپ دەستێ سەرسایدی بەرامبەر ئایا دەکەی ئەو شتەی Ich weiche nicht aus ئەمن پێچ ناکەمەوە ینی پێچ ناکەونەوە بەڵکو ینی خۆم لا نادەم خۆم لێ لا نادەم سێمیشان Ich bremse sofort stark ab ئیستاپێکی زۆر تون دەکەم ئایا لێرەدا ئیستاپێکی تون دەکەین ئۆتۆمبیل لە دوامان هەیە ینی مەجال هەیە ئیستاپی تون بکەی وایە کەواتە لێرەدا چ دەکەین جەماعەت لەو سێی کامی ڕاستە Ich weiche nach links aus Ich weiche nicht aus Ich bremse sofort stark ab هەمووتان دەرێن سێ ئەدی بەس خوشکە سروە دەرێت دووەم و سێم بەس کۆمێتیوم دیتە دووەم و سێم هانۆکەم ئەویش دووەم و سێم ئبتەسم
سنوور نانا هەمانە جەماعەت ئەم نەمدیتە هەمانە کەواتە لێرەدا دووەم و سێم ئیشڤایشی نیشت ئەوس باشە بۆ خۆم لێدەم کاک گۆران زۆر سپاست دەکەم باشە بۆ خۆمی لێلا بدەم بچمە سەر سایدی بەرامبەر کەواتە نابیدن بۆیە دەڵێم چێ ئیشڤایشە نیشت ئەوس خۆم لێلا نادەم ئەتو ئەگەر خۆ لێلا نەدەی دەبێ ئەوەش هەڵبژێری و ئیش بغەمزە زۆفقات شتاکەم ئیستاپەچی تۆن دەکەم بۆ لەبەر ئەوەی حاڵەتەکە لە ناکاوە ئیش بغەمزە شلاک ئاتیک بەیەکجاری پێ لەسەر ئیساپی دادەنێم بۆ بۆی کەوا بە خۆم بەدوور بگرم لە پێکدادانەکەی خوشکە دادرێ ناوی منت نەهینا کۆمنتەکەتم نەدیت بوو بۆیە دەستان خۆش جەماعەت کەواتە لێرەدا ئەمە ئەو برایە دەرێتن یاخود ئبتەسم دەرێت بەس برا پرسیارێک هەگەر یەک لە پشتمان بوو ئەگەر یەک لە پشتمان بوو چ دەکەین ریاکسیۆنەکەمان ئەوەیە چوار فلاشی پێ بکە و ناوی خوالی بنی خۆتی لێتە تەبعاً تەمەشاکەن ئیستاپێکی تۆن لەو کاتی ناتوانی بکەی بۆ دەتوانی یعنی ئیستاپی بکەی بەڵام ناتوانی محاولە یەکسەر ئۆتۆمبیلەکەت بچەقێنی و ڕوبەڕووی پێکدادان نەبی چونکە 100% تووشی ئەو فاون فێلە دەبی یعنی کە سوور بزانی تووشی ئەوە دەبی ئۆتۆمبیلی دواوە خۆت لێ بداتن لەو حاڵتەی خۆت لەوەی بدە باشترە نەوەکە یعنی شتێکی بچووک بیتن باشتر نەوە کە شارنەکە گەورەتر بیتن یەک دقە بام لایڤەکەی ڕابگرم